پیرۆزە باشە کامێرە هەیە ئەم کامێرەیە ڕاستەوخۆ ڕووی لە چاوی بێژەرەکەیە بۆ ئیتر هیچ ئەو شاشەی کە لەبەر دەمیەوە ئەم شاشەی کارشێران لێرە دەرهێنەرە و باخۆشی ئەمانە لە ئایندەیە ستودیان لێوە بگرنەوە ڕۆڵی ڕووناکی ناو ستۆدیۆکە بۆ نمونە تۆ ئەم کەسەی کە لێرە داهێنیشێت بە بۆنەی یادی سەحەڤەمی ساڵی دامەزرانی یاوان دەستپێکردنی دەرچواندنی یەکەمین ڕۆژنامەی کوردی پیرۆزبایشی گەرم لەسەر جەم سەرەتا خوێندکارە خۆشەویستەکانی خۆمانەکەم پیرۆزبای لەسەر جەم ڕۆژنامەنووسانی کوردستانەکەم پیرۆزبای لەسەر جەم مامۆستایانی زانکۆی سلێمانی و بەشی ڕاگەیان و بەشەکانی تری ڕاگەیانەکەم هیوادارین لەم ئەم یادە تەنها وەکو ساڵان و کە بۆتە بەداخەوە باوێک تەنها یادکردنەوە یەک نەبێت بەڵکو کارکردن نوێت بۆ باشتر برەودان بە بواری ڕاگەاندن و چالاکردنی کاری ڕاگەانە بە شێوەیەکی پیشەیانە بە شێوەیەکی بابەتیانە بە شێوەیەکی بێلایەنانە کە ئەمە سیمایەکی تازە بێت بۆ کاری ڕاگەاندن و کارکردن لە بواری ڕاگەاندندا تاکو بتوانین ئەو ئامانجە کە ئێمە هەمانەوەکو بەشی ڕاگەان وەکو خوێندنی ئەکادمی لە بواری ڕاگەاندنا بتوانین بیکەینە لانی کەم بە بڕێکیش بێ بیخنە بواری پراکتیزەکردن وەکو نەریتێکی ساڵانە بەشی ڕاگەاندنی زانکۆی سلێمانی چەند چالاکیەک بەڕێوە بە هەموو ساڵێک ئەم ساڵ خۆی بینێتەوە لە پانێڵێک و چەند سیمینارێکە پێشکەشەکرێ بەڵام یەکێکی تر لەو چالاکیانەی کە هەمانە ساڵانە دووبارە بێتەوە دەرکردنی ڕۆژنامەیە کە بە ناوی ڕووماڵ کە بەرهەمی قۆناغی چواری بەش ڕاگەان ئامادەیەکە بەڵام بەرهەمی هەموو خوێندکارانی گروپەکانی تریتیایە و ئەو ڕووماڵە ڕۆژنامەیەکی گشتیە بێ کە باخدا بە گرفت و کێشەکانی خوێندکار و ئەو راپۆرت و ڕپۆرتاژ و چاوپێکەوتن سازەکە بۆی کە خوێندکار لەو ماوەی کە خوێندوێتی بتوانێت بە شێوەیەکی پراکتیکی ئەو شتانە بخاتە سەر جەریدە کە خوێندوێتی ئەم ساڵیش ژمارەدەی ئەو لە 10 ساڵی بەشی ڕاگەاندنا ژمارەدەی و ڕۆژنامەیە چاو بڵاوکراوەتەوە کە لە ئەستۆی چاپخانەی کوردستانی نوێ و ڕۆژنامەی هاوڵاتی هاوکاریان کردین و ئەم ساڵ توانیمان ئەو جەریدەیە بڵاو بکەینەوە.